سیوێ کەمپێرە سەدی بێتە خوارد. لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 31 ملیار دینار لە بواری کارەبا خەرج کراوە، زیاتر لە 30 پرۆژە لە ئیدارەی سربەخۆی سۆران جێبەجێ کراوە لە بواری کارەبا. کاریگەری هەبووە بەڵام تا ئاستێشی کێوا لە خواستی ئێمە بینا، بەڵام کاریگەری هەبووە چونکە پرۆژەکان کەلەکەبووی چەند ساڵی ڕابردووی جێبەجێ نەکردنی پرۆژەکان بووە. مەسەڵەن ئێمە ئەوەی کە لە 2009 جێبەجێکراوە 2020 جێبەجێکراوە لە 2012 ئەمە داوامان کردووە تاخیر بووە. بۆیە ئەو کاتەکە ئەگە چارەسەری سەتی کێشەکانی ئەکرد لە ئێستادا لەوانەیە چارەسەری 6 کێشەکان بکات، بەڵام پرۆژەی تریش لە ساڵی دابێ لە بەرنامە داناکەوە ببێتە هۆی ئەوەی کەوە کێشەکانی کارەبا لە ئیدارەی سربەخۆی سۆران بنبڕ ببن. لە وەرزی زستانان زیاترین سەرفکردنی کارەبا تۆمار ئەکرێت ساڵانە، چونکە بەهۆی ئەوەی کەوە کەش و هەوای ئەم سنوورە زۆر ساردا و سوتەمەنیش گرانە، بۆیە باری کارەبا لە زستانان لە هەموو وەرزەکانی تر زیاتر سرف ئەکرێت. بارەکەگە حساب بکەین ئێمە 300 مێگاوات کارەبا پێویستە بۆ قەزاکان و ناحیەکان و گوندەکان و ئیدارەی سربەخۆی سۆران. لە ئێستادا 12-13 کاتژمێر کارەبا هەیە. ئەگەر 24 کاتژمێری کارەبامان هەبێت لەوانەیە ئەو 300دا بەزێت بۆ 200 مێگاوات کارەبا. ئەوەی ئێستامە دابەشەکەین لە هەولێریش هەمان کاتژمێرەکانی هەبوونی کارەبا دابەشەکرێن. تۆ ناکرێت لێرە زیاتر بدرێت بە هاوبەشێکی سۆران کەمتر لە هەولێر کارەبا هاوبەشێک وەربگرێت. بۆیە زیادبوونی کاتژمێرەکانی کارەبا یان کەمبوونەوەی پەیوەست نییە تەنها بە سۆران، بەڵکو لە هەموو شوێنەکان خشتەکان هاوسەنگ کراون. سنووردارکردنی پێوەرزێک لە هەموو کوردستان وەکو یەک وایە. لە هەموو کوردستان هاوبەشی کارەبای ماڵان کراوە بە 30 ئەمپێر، پێشتر 40 ئەمپێر بووە، لە ئێستادا کراوە بە 30 ئەمپێر، تەنها شاری سۆرانی نەگرتوتەوە. گرفتەکان ئەوەی کەوا زۆر دیار بیت، یەکەم گرانی نرخی سوتەمەنیە. سوتەمەنی کاریگەریەکی نەرێنی لەسەر کارەبا هەیە، چونکە ئەگەر سوتەمەنی ئەرزان بێت خەڵک پەنا نابێت بۆ بەکارهێنانی ئامێرەکانی گەرمکردنەوە بە کارەبا. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە. دوو، بەرهەمێنانی کارەبا لە کوردستان هەمووی بەندە بە سوتەمەنی، چونکە 80 وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا بگرە زیاتر لە 80 لە ئێستادا پابندن بە سوتەمەنی، یعنی پێویستیان بە سەرچاوی گۆڕینی وزە لە بۆ وزەی کارەبا سوتەمەنیە دەگۆڕی لە بۆ وزەی کارەبا. بۆیە لەوێشەوە نرخی کڕینی لیتر گاز وای غازی یان مەتری غازی سروشتی زۆر گران بۆ لەسەر حکومەت. بۆیە حکومەت ناتوانێت بە ڕۆژێک و بە ساڵێک ئەو کێشانە چارەسەر بکات، ئەبێ پرۆسەکە ساڵ بە ساڵ بتوانێت ئیشی لەسەر بکات تاکو ئەو گرفتە بنبڕ ببێت. ئەوەی کە لەسەر کارەبا هەیە ئەوان دەنەمە 30 ئەمپێری دەنێ خەڵکی لە حالەتێکدا کە سەرەتاییترین مافی ئەو خەڵکەیە کە کارەبای 24 ساعتی هەبی کەیمە 12 ساعتیشمان هەیە. ئەو جار خەڵکی هەموو تووشی نەخۆشی نفسی کردێ بەو کە کارەبا هات و چوو ئەمپێر کەم بۆ زیاد، یعنی ئەمە لە چه وڵاتێکە مشتیوانە هەیە کە بەو شێوەیە کارەبای بدەنەوە خەڵکەی. ئەوان دەرێت 30 ئەمپێر، بەڵام قەنەعات بکە بخۆم سبلیتێکی تەنونوی لەگەر یەک دیزەر لە پێوەری زیرەک هاتوتە خوارەوە. ئەوەش کلامی ترەگە بڕواناکەی خۆتان نەزانەوە ئیشی چییە. خەڵک وای لێ هاتیە یعنی هیچ علاجش نەما، یعنی هەموو تووشی نەخۆشی نفسی بە بەڕاستی. ئەوە هاتە خوارێ بینی